وتاری کۆتایی خولی چوارەمی هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستان. خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بە وتاری جێگری سەرۆکی پەرلەمان و بە ئامادەبوونی تەواوی فراکسیۆنەکان کۆتایی هات. بەشێک لە ئەندامانی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان کارەکانی پەرلەمان لە خولی چوارەمدا وەکو پێویست نابینن. هۆکارەکەشی بۆ ململانێ سیاسیەکان و قەیرانی دارایی و شەڕی داعش دەگەڕێنەوە. لە خولی چواری پەرلەمانی کوردستانە بەهۆی تێکەڵاوکردنی پرسی سیاسی و حیزبی لە پەرلەمانی کوردستانە و هەروە بەهۆی ئەو لیستینی چەکراوەی هەڵبژاردنەکان ئەمە کارەکە بە شێوازێ کارەکانی پەرلەمانی کوردستان لە خولی چوارەمی پەرلەمانە ڕۆیشتووە کە لە بەرژەوەندی خەڵکی نەبێ بە شێوازێ بوو زۆرترین پرۆژە یاسا پێشکەش کرا کەمترین یاسا دەرچوو. خولی چوارەمی پەرلەمان پێدا تێپەڕبەوە بەو ساڵش کە تەمدید کرایەوە بەداخەوە دۆخێکی نائاسایی بوو هەم لە قەیرانی دارایی هەم لە شەڕی داعش هەم لە دۆخی سیاسی ناوخۆی و لە کاروەستانی پەرلەمان هەم لەو کێشە ناوخۆیانەی کە بەداخەوە دروست بوون ئەمە وای کرد کە ئەو ئینجازانی کە پێویست بوو لەم خولە بەدەست بێن بەداخەوە بەدەست نهاتن کە بۆ ماوەی 2 ساڵ پەرلەمان ژمارەیەکی زۆر پرۆژە یاسا لە خولی چوارەمدا پێشکەشکران بەڵام بەشی زۆریان نەکران بە یاسا و پەسەند نەکران. ئێستا و پرۆژە یاسایانە بۆ خولی پێنجەم جێڵ دراوە. پێم وابێ پەرلەمان سەرباری ئەو هەورازونشەوەی کە بە سەرمانە هات مەهماکان بە شێوەیەکی باش ڕۆی چجا ئەوەی ڕێگەی لە سەرۆکی پەرلەمان کرا کۆمەڵە شت کرا وەزیرەکانی گۆڕان دەرکرا هەموو ئەمانە وەکو پێویست نەتوانرا پەرلەمان ڕۆڵی جدی خۆی ببینێت. لەو خولەی چوارەمی ئێمە ئەتوانم بڵێم تۆزێ مقاتەعە و تۆزێ دووربوونەوە و بەریەککەوتن دروست بوو لە نێوان ئۆپۆزیسیۆن و لە نێوان دەسەڵات هەرچەندە هیچ لایەنێک بەڕسمی خۆی ئیعلان نەکرد بۆ کە ئۆپۆزیسیۆن هەمومان لە دەسەڵات بووین و هەمومان لە حکومەتدا بەشدار بووین. لا خولی چوارەمی پەرلەمانی کوردستان 31 یاسا پەسەند کراوە و 47 بڕیاریش دەرکراوە. لە کۆی یاساکان 13 یاسا پرۆژەی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمان و تیمی وەزاری یەکێتی بووە لە حکوومەت. کارەکانی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان کۆتایی هات. لە خولی چوارەمدا زۆرترین پرۆژە یاسا پێشکەش بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کران بەڵام کەمترینیان کران بە یاسا و پەسەند کران. ئێستا بەشێک لە پەرلەمانتارانی خولی چوارەما و شێوەی هاوڵاتیان ئومێدیان خستۆتە سەر خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لەبارەی ئەو یاسایانەی کە لە بەرژەوەندی خەڵکن تاوەکو لە خولی پێنجەمدا کاری لەسەر بکرێت و پەسەند بکرێت. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.